لە یاریەکانی پاڵەوانێتی هەڵبژاردەی پارێزگاکانی کوردستان لە پیرمام لە یاریگای دووەمی ئارارات هەڵبژاردەی تازەپێگەیشتوانی پارێزگای هەولێر و سلێمانی بەیەگەیشتن و هەولێر براوە بۆ گەیشت یاری کۆتایی و سلێمانیش ماڵاوایی کرد. لە نیوەی یەکەم و لەگەڵ تەسپێکردنی یاریەکە محەممەد جعفەر گۆڵی یەکەمی هەولێری تۆمار کرد. هەمان یاریزان لە خولەکی 28دا گۆڵی دووەمیشی بۆ هەڵبژاردەی هەولێر زیاد کرد. بەر لە کۆتایی هاتی نیوەی یەکەم مستەفا قابیل جیاوازەکەی زیاتر کرد و گۆڵی سێمیشی بۆ هەڵبژاردەی تازەپێگەیشتوانی هەولێر نووسیەوە. لە نیوەی دووەم هەڵبژاردەی تازەپێگەیشتوانی پارێزگای سلێمانی هەوڵی گەڕانەوەی بۆ کەش یاریەکەتدا. لە خولەکی 56دا میرکۆ ئیدریس گۆڵی یەکەمی سلەیمانی تۆمار کرد. هەرچەندە هەردوو تیپی هەوڵی گۆڵی زیاتریان دەدا بەڵام یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی هەڵبژاردەی تازەپێگەیشتوانی پارێزگای هەولێر بە کۆتا هات. بەمەنجامە هەولێر گەیشتە یاری کۆتایی و ڕوبەڕووی هەڵەبجە دەبێتەوە و سلێمانیش بە پلەی سێم ماڵاوایی کرد. مستەفا قابیل یاریزانی هەڵبژاردەی تازەپێگەیشتوانی پارێزگای هەولێر خەڵاتی باشین یاریزانی یاریەکەی پێبەخشرا. هەڵبژاردەی سلێمانی هەڵبژاردێکی خراپ نییە بەڵام یاری یەکەم لەگەڵ هەڵبژاردەی سلێمانی مەلعەبەکە بەڕاستی زۆر تاسی لێکردین زۆری ناخۆش بوو ئەگەینا داوان نابوورە چاک گۆڕکەمترینە دەرەوە ئەوش ئەوڕۆ تاویزمان کردەوە تاوام فەق کردین سەربەیەک توانمان براوە بین. الحەمدولیلا زۆر سپاس بەخوای گەورە و کە ئێمە ئەمڕۆ موفەق بووین گەیشتنە بۆ یاری کۆتایی. زۆر سپاس مامۆستا حەسەن و مامۆستا عیسا دەکەین ئەمەی گەیاندە ئەو قۆناغە